بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵین لەم ئەڵقە تایبەتەی جەژنانی پەیام دوای مانگێک بە ڕۆژوو بوون دوای مانگێک تەراویح و شەوانی قەدر دوجار ئێمە ئێستا لە ڕۆژانی جەژنی پیرۆزی ڕەمەزان داین خۆشحاڵین لەگەڵ هاوکارم مامۆستا سالار و ئەم ستافە جوانەی لەم ئەڵقەیەدا لەگەڵیانین هەریەک لە میهرانی سنەی و هاوڕێکانی هەروەها کۆمەڵێک لە پێشکەشکارانی ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام کە لەم مانگی ڕەمەزانەدا بێگومان لە ڕێوی شاشەی پەیام و میوانی ماڵەکانی ئێوە بوون خۆشحاڵین تا کۆتایی ئەم پرۆگرامە لەگەڵمان بن و جژنی هەموو لایەک پیرۆز بێ تاعەت و پرسشی هەموو لایەک قوڵ بێ هەرچەنە ئەم مانگی ڕەمەزانە بەهۆی ئەو بارودۆخە نائاسایی لە ناوچەکەدا هەبوو تۆزێک گرفتاری ڕووی لە خەڵک کردبوو بەڵام دوجار جەژنە و دەبێ ئێمە خۆشی ببەخشینەوە سڵاو مامۆستا سڵاو لێ بە کاکدانەجان هەر لە جەژن خۆشیان بن زۆر سپاس بۆ پێشەکیەشت هەر بمێنن جا کاکدانە من جاجار ئاوە سێریکی موبایلەکەمە کرد پێشەکیەکەم نووسیوە بەڵام بە شێوەزاری هەورامی هەرچەندم کرد پێم لەبەر نەکرامێ بیخوێنمەوە وڵای حورمەتەن بۆ هەموو جلوبەرگ و تایبەتانەی کە تایبەتن باوران مشکیەکە و هەردووکشیان زۆر هەوڵیشم داوە تەمەنەوە پێم خۆشە لێرەوە بێڵم مامۆستا عەباس من 18 ساڵە پێکەوە زۆر نزیکی و لەگەڵ زۆر بەشیانە هەورامیەکان بەس سوبحان الله فێر نابێت جا ئازیزان سڵاوتان لێبێت جا وەکو وتم لە گەڵ کاکدانە هەر حورمەتەن بۆم جلوبەرگەوە بۆ خەڵکی خۆشەویستی منتیقەی هەورامانیش حەزم کرد کاکدانە پێشەکیەکەی بە سۆرانی وت من پێشەکیەکەم بە شێوەزاری هەورامی پێشکەشەکەم ئەگەر هەڵەش مەبوو داوای لێبوردنەکەم ئازیزا و وەشەویستەکە کەناڵ و پەیامی سڵام و خوایتەوە نەبوو و هەردەم و هەمیشە جەژنە و وەشینە بیدێ ئازیزان بابیکەم بە سۆرانی سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لێبێت لەگەڵ ئەم ئازیزانە لە کەناڵی پەیامەوە و هەوڵەدەین لە ماوەی کاتژمێر و نیوێکدا پرۆگرامێکی تایبەت بە جەژنانە پێشکەش بە ئێوەی ئازیز و خۆشەویست بکەین ئەو هاوڕێ ئازیزانی کە لەگەڵمانن بە درێژایی مانگێک لە مانگی ڕەمەزانی پیرۆز بەرنامەی زۆر جیاوازیان پێشکەش کرد وە زۆر ماندوو بوون لەگەڵ ستافی پشتی کامێرە لێرەوە دەستخۆشیمان هەیە بۆیان حەزمان کرد جەژنانەیان لەگەڵا بکەین و گفتوگۆیەکی خۆشی جەژنانەیان لەگەڵا بکەین بە درێژایی مانگی ڕەمەزان کەم بەرنمەیان تۆمار کردووە و بەشێکی زۆریشان ڕاستەوخۆ بوون بێگومان مەشەقەتی هەیە بەرنامە تۆمارکردن هەر ئەم بەرنامەی بەتایبەت لە مانگی ڕەمەزان ئەم بەرنامەی خۆمان هەتا پێشەکیەکمان ئەوە کرد ئەوە نیە تر بەرنامە مەشەقەتی خۆیە بۆیە هەر وەکو وەفایەک بۆیان حەزمان کرد ئەم جەژنە لەگەڵیانە کۆمەڵی قسەی جەژنانەی تایبەتیان لەگەڵا بکەین هیوادارم تا کۆتایی لەگەڵمانە بن بەرەوەڵا جاکاکدانە تۆ 3 ساڵ لە من گەورەتری دەباشە دەی تر پێویستم بە موبایلەکەم نەما خۆی هەڵی گرتووە دەست خۆش کاکدانە هەر لە جژنە هەڵی گرم ئەدە باشە دەست خۆش تۆش هەڵی گرەدەی من جێیە کاکە میهران هەر لە جژنا بن جا ئێستا دەینە لاتان هەر لە جەژنا بن کاکە عەلی ڕەزا کاکە ناسەی گیان هەر لە جەژن و خۆشیا بن بابی شارینەوە لێرەیە ئنا لە خزمەتتانین طبعا مامۆستا سالار نازەم چی لێ بکەم لێرەیدا شێوەزاری هەورامی کە قسەت پێ کرد هەڵم با پێ وڵام هەورامیش هەر مامۆستا عەباس خۆی لێرەیە ئەزانێ هەورامی ئەمدی و جیاوازترە زۆر ئاسان و جیاوازترە لە هەورامانی ئەو جا و مامۆستا عەباس بۆچی یعنی لەوانەیە هەورامەکانی ئەمدی و مامۆستا عەباس لە هەندێ وشە و ڕستەی ئەوان زۆر باش تێ نەکەن چکە ئەوان زۆر هەورامێکی و کۆڵی پەتی پەتیە مامۆستا عەباس عەفو با مایکەکە سەوتیشت تۆمار کە
ئەوەی ئەو دی و هەورامی لە هۆنی پێڵێنەوەی ئەم دی و با بڵێن جۆرێکی ترە لە ئەم حونجەی کردی هێشتا هەورامەکەی لای خۆمان بڵێ بڵێ لەبەرەوەی مەسەرەن تا بێ بەرەو ناوچە سۆرانیەکان تێکەڵبوونێک هەیە میکسێک هەیە ئەو شێ و زاراوی سۆرانی مامۆستا سادات باشترین شت بۆی کە فێری زمانی عەرەبی فارسی تورکی هەورامی بادینی ئەو بی تێکەڵاویە لەیانە ویان سەیری فیلم کرد ناچە بڕۆ ناکەم فیلم هەبێ اختلاط زۆر زەواج وانە ئەگەر تۆ خێزانێکی هەورامی دەبێ باشتر فێرەبی ئەوە دەرەجە یەکە و چونکە مامەڵی ڕۆژانە دروستە بێ و ناچاریشی بە زمانی هەورامی قسە ئەویان وایە زۆر باشە کاکدانە من حەزەکەم بۆ بینەرەکانمان هەرچەند خۆیان پێویست بە تعریف ناکە بەسا پێما خۆشەوەکو ستایلی بەرنامەکە یەک باسی کەین کە شێف دیاری چی کردووە و بەرنامەکەیان چی بۆوانە دەباتی ئێمە بیڵێن با خۆیان بیڵێن شێف دیاری سڵاو لێبێ جەژنی پیرۆز بێ جەژن پیرۆز بێ هەموو لایەکتانم بە ڕێزانە کە لەم ستۆدیۆ لەگەڵمانان سپاس دەکەم بە درێژایی ئەم مانگە چیت پێشکەش کرد وەڵاهی جا لەگەڵ دکتۆری بەڕێزە دوایی پرسیارێکی تایبەت ئازانم وەڵی بە بەردەوامی ئێمە بەرنامەکەی من زیاتر یان سوپێک بوو لەگەڵ برنجێکا بوو یان ئەوە جاروبار شتێکی کەم لەگەڵا دروستە کرد ئەمەم برنج لێ نابوو نەمەزای چی دێ بکەم جێمێ زەرتە کرد لەوانێ ساڵانی تر ئاسان بوو بێت لەگەڵ نەبوو بێ ئەنواع ڕۆن و نەمانێرە ناوێری تەندروست بووە باوەڕکەوام لاتبوو نیە خەی بچکێت کە منە برنجام جارە بەڵێ بەڵێ مدێ کۆڵ عرق مەکرد جەکاکدانە نێزانی دەمێک برنجی سپیە کرد دەمێ زەر دەمێ سوور گوڕ هەڵوژا سەنگی مریشەکە هیچ نەماتینەکە ئەمڕۆ بە سادەی کردم دەستە خۆش بێ ئەگەڕێنە وەلات با کاکتۆریش هەر پێشەکێک بڵێ طبعا بە ناوی خۆی گەورە و میێرەبان من زۆر خۆشحاڵم جژنی ڕەمەزان لە هەموو لایەک پیرۆز لە ئێوەی بەڕێز لە بینەران لە بیسەران خۆی گەورە مۆفەقتان کە خۆی گەورە عیبادەتی هەموو لایە قوبڵ کە ئینشاءالله من بیرۆکەی بەرنامەکە بەڕاستی لای مامۆستا عەباس و کاک حاجی فاروق بوو بەڕاستی من خۆم حازر نەکرد بۆ بەرنامە من خۆم 30 هەڵقەی ترم تەسجیل کردبوو بە نیازی بووم نیەتی 30 حەڵقە بووم بەڕاستی تقریبا 24-25 حەڵقە لە نەخۆشخانەی بەخشین بابەتێکی تۆزێک چۆنچۆنی بوو ئەو بابەتی کە من ویستم تەسجیلەکەی تۆزێک فکری بوو واتە بابەتێک بوو بۆ بنیادنانی لاشەی مرۆڤ بنیادنانی وڵات بنیادنانی خێزان بابەتەکە بەم شێوازە بوو ماوەستا نەکەم خۆراک دروستیە نەکەم خۆراک دروستیە بەڵام یەک شتێ خۆشتان بۆ باس کەم نازانمیستە باسی کەم یا دوای باسی وڵات دوایی ئەگەڕێینەوە حەزەکەیلات بەرحاڵ ئەم بابەتەی کەناڵی پیان خوات زای خێریدا کاک حاجی فاروق و مامۆستا عەباس بەڕاستی بیرۆکەی ئەوان بوو و الحەمدوللا ناجێحیش بوو سوپاس بۆ خوای گەورە ناجێح بوو ئەتر هەدەفەکەی ئێمە بەڕاستی نیەتەکەمان ئەو خوای گەورە ئەزانێ نیەتەکەمان بەس ئەوە بوو کە ئیخلاسێکی تیابێت و پەیامەکان بگەێنین بەڕاستی هیچی تریش لە پشتەوە نەمنە ساڵانی دیکە چ لە کەناڵی پێم چ لە هەر کەناڵەبان کرابێتی زیاتر میوان بوو ڕاست ئەم ساڵ یەکسەر پێشکەشکار ئەرەوەڵا ئەزمونێکی چۆن بوو وڵای ئەزمونێکی زۆر غەریب و تازە بوو بۆ من بەڕاستی من ئەڵخەی یەکەم و دۆم ئاگام لێ بوو لەمز بوو جاری وا بوو سلایدەکان ڕۆیشتن پێکەڵ خۆی مامۆستا بابەتەکە چۆن بوو بە خزمەتەکەم ئێمە چونکە مامۆسای زانکۆین تا ڕادەیەک باشتر بووین خۆ زانی مامۆسای زانکۆ و بەرکامێرە هەر جیاوازە ڕاستەوە ڕاستە بەس جاری وایە ئێمە مەسەن لە کۆنفرانسێکە لە سیمینارێکە هەر بەو بەرکەوتە و ئەبێت تقریبان بە حدودی ئەوەی بەس وەکە من نییە ینی ئاها بم شێوازە بەس تەسیریش ئەکا مەسەنە تۆ لەوەیە من زیاد لە 150 بەرنامەم کردی بێ پێشەوەی تر لە هەموو کەناڵەکان و ئەویش کاریگەری هەبوو بەڕاستی دەست خۆش دکتۆرکیان هەر بمێنن بیدە دەست مامۆستا عەباس عەفو مامۆستا عەباس دەستخۆشیمانێ تەبەن بەرنامەی نیهانی قورئان جیاواز بوو زۆر شتی جیاوازیان باس کرد دوو وەرزە بەردەوامە شتێکمان لەسەری بۆ باس کرد بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان سپاس بۆ ئێوە بەخێراتنی هاوڕێ بەڕێزەکان مەکەم ئەم لایەک بەخێر بن و پێشەکی ئەمەوێ لە
جەژنی ڕەمەزانی پیرۆزە وە کاک دانا فەرمووی دوای مانگێک لە تاعات و عیبادەت ئینشاءالله کە خۆی گەورە لە هەمووانی وەرگرتە بێ پیرۆزبایی خۆم ئاڕاستی هەموو لای بکەمەوەی عزیز کە لێرە تەشریفتان هەیە بینەرە خۆشەویستەکان کە ئێستا ئەمان بینن هاوڕێیانی پشت کامێرا و تیمەکەی کاک ئاریان بە درێژایی مانگی پیرۆزی ڕەمەزان هاوڕێمان بوون ماندوو بوون لەگەڵمان دەستیان خۆش بێ جەژنیان پیرۆز بێ ئەگەینە ماڵەوە لە خێزان و دوو کچە چاوگەشەکەم جەژنیان لێ پیرۆزەکەم دایکی عزیز و خۆشەویستم گەورەی بنەماڵەکەمان جەژنی لێ پیرۆزەکەم سپاستانەکەم لەگەڵ دایکی هەمووتان هەموو خزم و دۆستان و برایان و ئازیزان و خۆشەویستانی من جەژن لە هەموو لایەکیان پیرۆزەکەم لە کوردستانیانی ڕۆژهەڵات بە تایبەتی کە دڵمان بۆیان دەسووتێ بەڕاستی خۆی گەورە لەو معانات و نەهامەتی و ناخۆشیە ڕزگاریان کە خۆ بیان گەڕێنێتەوە بۆ ناو ناز و نیعمەت و خۆشیەکانی خۆی و لە هەموو مسلمانانی دنیا جەژن پیرۆزەکەم پێم خۆش بوو ئەمە ڕۆژێکی گەورەیە هەتا بڵین هەتا پێیان بنێرین هەتا جەژنە پیرۆزە بکەین بەڕاستی کەمە سعباس شەڕی بۆ ناینەوە هەر لە دڵمان نەمانوت لەوانەیە جەژنە پیرۆزەکانی تریش هەمووی بەهۆی ئەوە ئێمە قوربان ئێمە کە لە مزگەوت براوە خەتایوان ئێمە کە لە مزگەوت گەڕاینەوە حل لە نوێژی جەژن کە گەڕاینەوە لە ماڵەوە یەکەم کەس من لە دوای ئەو پیا و برادر مزگەوت دەبینین یەکەم جاری تۆ لە ماڵەوە لەگەڵ خێزان و ماڵەکان بێگومان ئینشاءالله هەموو لایەک لە خۆشی و بەختەوەریا بن بە تایبەتی لە ڕۆژانی جەژن ئەوە بارانی ڕەحمەتی شەبارێ ئینشاءالله وەندەی تر جەژنەکە خۆشەکە بەرنامەی نیهانی قورئان بەرنامەیەکی کەناڵی پەیامە و جەنابەت فەرموون 2 وەرزە بەردەوامە ئەگەڕێین بەناو ئەو جیهانە فراوانەی کە قورئانی پیرۆز هەیەی لە هەر شوێنێک ڕێمان لە هەر بابەتێکی گرنگ لە هەر گەوهرێکی جوان لە هەر مەوزوعێکی گرنگ بۆ باری کۆمەڵایەتی بێ بۆ باری ئابووری بێ بۆ چوزانم ژیان و ژیانەوە و ڕۆژی دوایی و مامەڵە و کۆمەڵایەتی و ئەخلاق و پەروەردە و فکر و هەموو شتێک دەیهێنین لەگەڵ مامۆستایەکی ئاینی لەگەڵ کۆمەڵێک میوان کە لەوێ لەگەڵمان ئامادەن باس و خواسێکی باسی باس و خواسێکی خۆشی لەگەڵەکەین هیوادارم ئەوەی کە وتبێتمان بەدڵی ئەو بینەرە عزیز و خۆشەویستانە بوو بێ و من لێرەوە سپاسی و مامۆستا بەڕێزانەکەم کە هاتوون بە دەممانەوە سپاسی ئەو قوتابیانە خۆشەویستانە ئەکەین بە تایبەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە ماندوو بوون لەگەڵمان هاوکارێکی باشمان بوون جەژنیان لێ پیرۆزەکەم و سپاسیان نیهانیانی چی مامۆستا نیهان یعنی ئەو شتانەی کە شاراون شاراوەکان پێویستیان بە پەردەلادان هەیە جوان ئێمە هەوڵەدەین لە بەرنامەی نیهانی قورئانەوە پەردە لەسەر هەر شتێک لا بدەین کە پێویستی بە قسەکردن و ڕاوەسان و هەڵوێستەکردنی زیاتر بێ بۆەوەی کە پەیامەکە باشی دەست خۆشمەوە سعباس پەیام خان پێشکەشکارێکی نوێ و تازەی کەناڵ بەڵێ ئەزمونێکی تازە تەوان پەیام خان کاکدانە من لە ئەکادیمیای پەیام خولیان هەبوو عملیەکان مۆسعباس تەکلیفی کردی عملیەکان پێ بڵێ پەیام خانێکی هەر یەکەم ڕۆژ وتم تۆ بۆ پێشکەشکاری زۆر تایبەت بیر لە بێژەری نەکەیتەوە حەزی لە بێژەری بوو بەس بۆ پێشکەشکاری زۆر زۆر بێکێشەی ئەلحەمدوللا بەڕێوەبەرایەتی پەیام یەکسەر ئەوە دەرێنەرەکەی بەرنامەکەشی زۆر وەسفی کرد هەر پێشەم بەرنامەش کاگاریان پەیام خان ئەزمونێکی چۆن بوو تۆ یەکەم جارتە لەسەر شاشە دەرکەوی لەبەر چاوی کامێرە لە بەرنامێکی زۆر تایبەت بەڵێ کە بەڕاستی عەتفێکی زۆریەوێ دڵێکی ئەوێ بەرگەشت بگرێت بۆمان باسکە بەڵێ سەرەتا بنەوەی خوای گەورە و میهرەبان جەژن لە ئێوە و هەموو کارمەندان و هاوکارانی کەناڵی پەیام پیرۆز بێ و لە هەموو کەسانی کە ئێمە ئەبینن لە ڕێگەی ئەم شاشە جوانەوە و لە هەموو دۆستان و کەسە نزیکەکانمان پیرۆز بێ و ئینشاءڵڵا ئەم جەژنە بێتە مای خێر و خۆشی و شادی بۆ هەموو لایەک و هەموو ناخۆشی و ئازارەکان لەگەڵ خۆی بەرێت
وڵاهی بۆ من ئەزمونێکی زۆر تایبەت و جیاواز بوو و دەستخۆش زۆر سپاس بۆ وەسفەکەت کە لە سەرتاوە یەکسەر بەوە پرسیارە لە من کرد و دەستخۆشی بە مامۆستا عەباس و هەموو مامۆستاکانی تر کە لێرە زۆر پشتگیری منیان کرد هەر لە یەکەم ڕۆژەوە کە من هاتووم لێرە منیان بینیوە زۆر بە خۆشحاڵیەوە پشتگیری منیان کردووە لەبەرەوەی کە بە خۆیان کەسانی بە ئەزمونن یەکسەر ئەو شتە لە کەسەکە ئەبینن ئەزانن کە ئەمە توانای لە چ بوارێکە هەیە ئەتوانێت چی پێشکەش بکات ئەمە بۆ منیش زۆر کار ئاسانی تر و باشتر بوو لەبەرەوەی تۆ کەسێکی بە ئەزمون ڕێنمایت بکە بۆ تۆ زۆر باشتر بەڵێ بێگومان لەوەی کە تۆ دابنیشید بە دوایە بگەڕیت و لێ بکۆڵیتەوە ئاخۆ ئەتوانی تۆ لە چ لایەنێکە و خزمەت بکەی کەس بە ئەزمونەکان پێت بڵێن ئەوە زۆر زۆر باشە سەبارەت بە بەرنامەی بەخشندەی لە مانگی پیرۆزی ڕەمەزانە بەڕاستی بۆ من زۆر زۆر سورپرایز بوو ینی کە هاتم وتیان ئێمە پەیام خان ئەم بەرنامەیە بۆ تۆ پێشنیارەکەین و ئەمە پێشکەش بکە زۆر جیاواز بوو ئەزمونێکی زۆر تازە بوو و من زۆر زۆر دەستخۆشی لە کاگاریان و هەروەها ستافە جوانەکەی کە لەگەڵ ما بوون بۆ هەموو ئەڵلقەکانی کە زۆر پشتگیریانە کردم چونکە ئەوان وەکو برایەک بەردەوام لەگەڵ من هاتوون و هاودەمی من بوون یارمەتی دەری منیان بوون ینی لەوەی کە ئەگەر من شتێکم نەزانی بێت چونکە یەکەم ئەزمون بۆ من ئەوان هاوکاری من بوون و بەرچاڕوونیان بە منیاوە وەکو ئەوەی نانا من خۆکو خوشکی بچووکیم دڵی نایە لێم دووڕە بێت لەبەر ئەوەش بۆ ئەزمونەکە بۆ من زۆر تازە بوو سەرەتا ینی چۆن بڵێ کەمێک قرس بوو لەبەرەوەی من ئەبێت لەگەڵ ئەم خێزانانە تێکەڵاو ئەبێم بەڵێ بێگومان جا چونکە یعنی ئیتر لەگەڵ ئەم کەسانە تێکەڵ ئەبیت هەستیان پێ ئەەکەیت بارودۆخی ژیانیان ئەبینی دیانی من هەر ئەوە نییە بڵم هەموو ئەڵلقەیە گەڵێن گریابی وایە نەک لە بەرنامەکە من لە ماڵۆژ گریاوم بۆیان ناڕەحەتە چواردە سالات شتێکی وێژنیاری پیاوی کەوتوتی مەبە پێشە بێژەری مەکەەوە ساباش زانێ هەر لە سەرەتای ڕاگەاندنی کۆمەڵ ئەلامی کۆمەڵ ماوە ساباس لە شتان ساڵ بێژەر بووین بێژەری فەنێکی ئەوتۆیتیانە بەڵێ لەوێشا مەهاری خوێندنەوە و زاڵبوون بەسەر هەواڵەکە و سەقافەتی عامد ئەبێ هەبێ یان میوانێک حازرە بێ جۆرێک لیقا بەڵام پێش ینی ڕۆژنامە نووسی چاک و پێشکەشکاری چاک لە پێشکەشکردنی بەرنامە دەرەکەوێت زیاتر ئەسبی خۆتاوبی وەک لەوەی بێژەری هەواڵە بیوانی بەدڵنیاییەوە دەستخۆشیمانەیە پێیان بەرنامەکانمان بینیتی زۆر زۆر سەرکەوتوو زۆر سپاس مەمنون جێگەی شانازی بوو بۆ من کە من توانیم لێرەوە یەکەم هەنگاوی کاری ڕاگەیاندنم دەست پێ بکەم لەگەڵ ئەم برابەڕێز و بە ئەزمون و مامۆستا بەڕێزانە کە زۆر زۆر شتیان لێوە فێر بووم و هێشتا زۆر زۆر شتی ترماوە کە لە ئێوەی بەڕێزەوە فێر و دووبارە جژنی هەمولایەک پیرۆز دەستخۆش بێ پەیام خان لە باشوور و بۆ ڕۆژهەڵات کاکە میهران کاکە عەلی ڕەزا کاکە ناسیح من تقریبا 30 ڕۆژ لەگەڵیانم کاکدانە ناوەکانی باشە زانم ئێستا زانم لەکوێی سنەژەژین هەر بمێنن کاکە میهران جەژنە پیرۆزەی خۆت لە باشوورەوە بۆ ڕۆژهەڵات بکە فەرموو بەناوی خوای گەورەوە میهرەبان سڵاوی خۆتان لێبێ ئێوە لە هەموو بینەرانی ئەم بەرنامە جوانە پیرۆز بێت جەژنی ڕەمەزان لە هەموو مسلمانان بەتایبەت لە هەموو کوردان لە هەر کوێنێ ئەم جیانە پەهناوەرا هەن انشاءالله خوای تبارک و تعالی طاعات و عیبادات هەموو لایە قبول بکات و جەژن لە هەموو لایە پیرۆز بێت خوای گەورە انشاءالله ئەم شەڕ و ناکۆکی و وەزع ناشرینە انشاءالله لەسەرمان لابات بەزووی ئەوانەی ڕۆژهەڵات با بزانن دڵمان لاتانە خۆشەویستەکانم بەڵێ گەرەکمە بەسنەیش انشاءالله با بزانن خۆشەویستگەل عەزیز گەلێ وا هەن لە ڕۆژهەڵات هەن لە سنەی خۆشەویست بزانن کە دڵمان ها بەلاتانەوە خەممان خواردووە لەگەڵتان یەکسەر خەمخۆر بووین تەکتانە ئەو ناڕەحەتی وا بۆ ئێوە بووگە ئەو عەزیەتە وا بۆ ئێوە بووگە بۆ ئێمەش بووگە مطمئنم بۆ تواو کوردستان بووگە بۆ هەر کوردێ لە هەر شوێنێکە هەس خەمی کوردەکانی ڕۆژهەڵاتی بووگە هەمیشە تەبریکتان پێ ئێژم وارەک پێ جەشن لە گلایەک و ئینشاءالله کە بەزوویی جەشنی خۆشی و شادیمان بێت و جەشن تواوبوون ئەم شەڕ و
ناحەزی و ناکۆکی و ناڕەحەتکە ئینشاءالله ئامین. قورسەکەی ئەوە لەوایە بوو ئێوە ئەم مانگە لێرە بوون بەڵێ قوربان بەڵام خۆشەویستەکانتان عەزیزەکانتان خزم و کەس و کار و خەڵکی دەرەجەیەکی خۆتان لە ڕۆژهەڵات ژێر ئەم هەموو شەڕ و ینی قەسف وها بەڕاستی زۆر ناخۆش ئەگەر بۆ ئێمە جارێک ناخۆش بوو بێ ناخۆش بوونیە بەتاکید وایە بۆیە عەرزم کرد کە هاوخەمتانین یعنی دوور بووین بەڵام یەکسەر بیرمان لاتان بوو فکرمان لاتان بووە لەخوای تەبارەک وتەعالا بەردەوام دوعامان کردو ئەپاڕاینەوە کە ئینشاءالله هەمووتان لە سەلامەتی یابن. بە کاک شێخیشمانە وتە بەڵێ هەموو ڕۆژێک کاک شێخ دوعایە کە بەڕاستی ئینشاءالله خوای تەبارەک وتەعالا دوعاکان وەربگرێت و خوای تەعالا ئینشاءالله هەموو لایەک سەلامەت بوون لە خۆشییە. کاک عەلی ڕەزا جەنابەت عەلەیکە السەلام جەژتان پیرۆز بێ یا ڕەب. جەژنە پیرۆزەی خۆت بکە ئیتر بە سنەیەکەی بە سۆرانی خۆمانێکەی بە هەورامەیەکەی والله ئەمان بەسنەی ڕاحەترن وازانم مرتاحترن نابەسنەی بیکە زۆر جشن لە گلایەکی ئینشاءالله مبارەک بێت لە ئێوە و لە بینەرانی عەزیزە ئینشاءالله کە جشنێکی خۆش پێ بۆیان و امیدوارم کە هەر ئارەزویک و هەر نیەتێکیانەس وا بەراوردێکا بۆیان. طبعا لەگەڵ کاکە میهرانە کاکدانە ئەم پیاوە بەڕێزانە بەدەل لە دەف ژەنینەکە ئەشیان وتۆ بڵێن کۆرسیش بوون لای ئێمە پێڵەن کۆرس نازام لای ئێوە چی پێڵن هەر هەماش هاوخانیان ئاوە دەنگێکی زۆر خۆشیانەیە کاکە ناسیش و کاکە عەلی ڕەزا جاوە شتێکمان کردو دوایی ئیژێرمەوە کە دەنگێوانمان بەکارێ دەستا خۆشە کاکە عەلی ڕەزا هیچ نەما کاکە ناسیش جەژن لە تۆش پیرۆز بێت عەلەیکە السەلام هەروە بینەرانی عەزیز و خۆشەویست ئینشاءالله کاکە ناسی مایکەکە نزیکەیتەوە عەفوان و هەروە خەڵکی ڕۆژهەڵاتی خۆشەویست پیرۆز بێ ئەم جۆژنە ئینشاءالله بێتە مایەی خێر و بەرەکەت و ئینشاءالله توابوون ئەم جەنگە و ئەم شەڕە و هەروە ئینشاءالله بێتە هۆی ئەوەی کە توا و خەم و خەفەتەکان ئینشاءالله نەمێت. دەستشاو خۆش کاکدانە هەر لە بەشی دەسەڕازەمێنی لای کاک میهران لە ڕۆژهەڵات دەمێنینەوە کاکە میهران تر بزانین چیمان پێشکەشەکەن تایبەت بە جەژن بێت ئینشاءالله. داناوتنی ئێمە لە ڕەمەزانە بابەتی عیرفانی و ئیمانی و پەرستش و تایبەت بە ڕەمەزان لە جەژنیشا خۆشی و شادی جەژنانەیەوە بۆ بینەرەکان بەسەر چاو ئاماوە وەهار شادی بۆی عەتری نەسیم غونچەی ئازادی جەژنە و شادیە ئەی یاران مبارەک بادە بەهۆی ئەو جەژنە عەزیزەم دڵێ مەشادە جەژنە و شادیە ئەی یاران مبارەک بادە بەهۆی ئەو جەژنە عەزیزەم دڵێ مەشادە جەژنە و شادیە ئەی یاران مبارەک بادە بەهۆی ئەو جەژنە عەزیزەم دڵێ مەشادە جەژنە و شادیە ئەی یاران مبارەک بادە بەهۆی ئەو جەژنە عەزیزەم دڵێ مەشادە شادیە ئەی یاران مبارەک بادە بەهۆی ئەو جەژنە عەزیزان دڵێ مەشادە جەژنە و شادیە ئەی یاران مبارەک بادە بەهۆی ئەو جەژنە عەزیزان دڵێ مەشادە
آفت عزیزم بربانش کردن می ندروین یا عزیزم بماوی مردن خموینی کمان عزیزم قامت خم بیان هوارگی قدیم نداس الشیان ججن و شادیان ایارا مبارک بادا بهوی او ججن عزیزان دل مشادا ججن و شادیا ایارا مبارک بادا بهوی او ججن عزیزان دل مشادا بزم شوق و عیش عزیزم ندار جمل آنه جناب و ای هاور ندار خمل اینا نتیجه عزیزم دیای بالایتون نشانه وصال خالی علایتون ججن و شادیا ایارا مبارک بادا بهوی او ججن عزیزان دل مشادا ججن و شادیا ایارا مبارک بادا بهوی او جشن عزیزان دل مشادا سرور نشأین عزیزم بادی لطفتون تأثیر بویت عزیزم مشک زلفتون صافم در دیده عزیزم فی فی نومی می لطایف مردم يكسر بكر حي ججن وشادية أيارا مبارك بادا بهويا وججن عزيزا ضلي مشادا ججن وشادية أيارا مبارك بادا بهويا وججن عزيزا ضلي مشادا ربي همیشه دڵتان شاد دەستان خۆشە کاکە هەربێەوەی بن جەکاک دانا شێف دیاری بە درێژایی ئەم مانگە کە لەگەڵ دکتۆرا بوو جا من تەکلیفێکم لێ هەیە هەستەکەم تەکلیفەکەش شەڕەکەیە حەزەکەم کاک دکتۆر بۆ تۆ سوپرایزە بێ شێف دیاری لە لاسایکردنەوەیە زۆر مهمە جا بەدرێژە ئەم مانگە کە لەگەڵ لاسای کاک دکتۆرە کاتەوە کە چۆن بەرنامەکەی پێشکەش کردووە حەزەکەم بە دەست و بە دەم و بە قسە وە خۆی بیکەیت وەڵامووی وەڵامووی هەستەکەم داخی زۆری دکتۆری بە دڵنیاییەوە ئەڵێم کامیان تەزدین لاسایەکەی تۆڵێ هەمویان معنای وایە من مەسجەکەم گەیشتووە گومان ئەگەر گەشتی بێ بە هەمووی لاسای کات بەس یاوتە لە دڵی ئەو ئەو دژی برنجەکەی من بوو دژی برنجەکەی ئەو بووی نا من پێشەوەی بەنامەکە دەست پێ بکە لەگەڵ شەیمەخانەکەی لێ بوو عنی جەماعەتەکان لێ بوو گەدمان ئەزاکەی دەر تاوە هەدم لێ بخۆم تۆزە تەقلید مەکرد لای شاشەکە وا بوو تەقلیدێ باش مەکرد لە ئاخی جارت بەڵام پێشەوەی بێت پێشەوەی هەندێک جار شتەکەی ئەویش نەبوو بەڵام ئەم کرد شتێکمان بۆ ئەمە نا دکتۆر بە پێوە ساوەڵە ئازیزان خۆشەویستان ڕجان 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 بامەتان بۆ ئەوە بەزیایە بوو بامەتان بۆ تێ نەگرم بۆ تێ ناگەن دووبارەی ناکەم وجارێک ئازیزان و خۆشەویستان و ئەیوا ئەرە وەڵڵا بۆیە هەر منیش هەر بە بۆنێت و چکلێتەکە بخۆم نێژ بیخۆم دوای لەسەر و چکلێتە شتێکی لێ پرسید چونکە بەڕاستی جژن یعنی چکلێت و شیرینی وا مامۆستا یعنی ئەبێ بزانین دکتۆر ئەو خەڵکە چۆن بیخوا کەی بیخوا ئایا بە لەسەر سپی بەتاڵ دوایی لەسەرەوە با بزانین مامۆستاە چی کێماوە لەگەڵ وەڵا شێف دیاری ئەڵێن لەم ئەخیرەیە کاگاریانی دەرهێنەر پێی وتووی ئەتکەمە ناو کادرەوە ئەچیتە ناو پەخشەوە شتێکم بۆ بکە ها کاتێک برنجەکە کوڵاوە و پێگەیشتوانە وا دەرکەوێ ئەتخەمە ناو پەخشەوە شتێکت کردووە چی بۆ ئەوە کە کامێن جەوڵاوانمان کردو نازم بۆ نمونە گوتوێتی ئاوە حرەکە بە برنجەکە بکە برنجەکە هەڵداوە بۆ شوێ نا ئەوە قاچکەکە بوو قاچکەکە بوو بابا برنجشم هەڵا برنجیشی هەڵاوە وەڵڵا شوێنێکمان کرد وەزێ ئەی ئەڵێن وەڵا وتی
قاچکەکە ئەوەی کە بەدەستیەوە هەڵیە نزیکی کامەرەکەی کەرە مش ئاڵم ڕەکێک دەژێت تەباخەوە گڕی گر سوتە هاچەند وابگەن نادە دەرەوە ئارەوە ئەم بەس من زۆر پێکەنی بەڕاستی شەیماخە هەر بەڕاستی بازی خەی بازە زەڵاتەکە بێنی کاک معاذ هەر ڕۆی لە داخا ڕۆی پێکەنینە ئەیتە دوایێت کاکە بە ئەگەڕێمەوە لاو چ ئەزمونێک چ خۆشیەک لەو بەرنمەیە کە تۆماری کردووە گەڕێمەوە لا بە چینەوە لای کاک دکتۆر دەشتان ساڵ جژنی عنی چکلێت جژنیان چکلێت بێ سوعبەت ینی ئێمە بەڵێ بیخۆین باشە ئایا نەخورێ لەسکی لەسەر سکی برسێتی بیخۆین لە دوای ژەمەکان بخۆین من زۆر جار جۆم لە جەنابەت بووە فەرمووتە شیرینی ئەگەر زەرەریشێ بێ لەسەر سکی بەتاڵ بێ زۆر خراپە زووتر با بڵین ئەنسۆلین و شەکر و بەرزەکە بەڵێ لەسەر تێری بێ هێواش بەڵێ دەست خۆش مایمانکە لەم جژنەیە چۆن چکلێت خۆین مامۆستا وەڵڵاهی ئێمە لە کەناڵی پەیام ینی خلالی ئەم مانگێف ئەوە بگەینین بە خەڵک کە خۆراک ئەبێ بە چەند بەشێکەوە من هەموو مەسجەکەم ئەوە بوو کە خۆراک بکەینە چەند بەشێکەوە بەشێکی خۆراکی تەواوە خۆراکی تەواو بەشێکمان هەیە خۆراکی تەواوە بەس یەک جار پرۆسەی پێکراوە پرۆسەی بۆ کراوە بەڵام بەشێکی ترمان هەیە فرە پرۆسێس کراوە فرە پرۆسێس کراوە لە خلالی مانگی ڕەمەزان باسی وتم یعنی لە بیدایەتی مەسجەکەمانەوە ئەوەمان بگێنن کە فرە پرۆسێس کراو نەخۆین هەڵیەگرێتەوە ناوت ئەو سەرتەکە بزانێت چۆن مادام گەشتووە مشکلەی نییە فرە زۆرم پێخۆشە مادام ئەوە گەشتووە ئەو مەسجەیە گەشتووە کە خۆراکی فرە پرۆسێس کرا ئەمود مەیهێنە ماڵک فرەمەیێنن باوی ئەمیشەی هێناوی دەڵی خۆمود مەیهێنە ماڵەکانتان فرە پرۆسێس کراوەکە چکلێت خۆراکێکی پرۆسێس کراوە پرۆسێس کراوە فرە پرۆسیس کراویشە تەڵام بۆ لەبەرەوەی ڕەنگی تایە لەبەرەوەی شەکری تایە نازانم شەکرەکە چکە شەکر گرانە لەوەیە بە شەکری ئەو شەکرەی کە چەوری جگەر بەرزەکات و هەرچەنە خۆ ئێمە لە بەرنمەیەکە باس لەوە کرد وتە شتێکی تر پێیا بووە لە شەکر خراپەیەوە ئەو پێوتری های فرکتۆس کۆرن سیرپ ئەوە مشکلەیە بەڕاستی و لەگەڵی شایە شەکری میوەیش هەیە جێیاکەنەوە ئەمانە یەکجا و لەگەڵی شایە شیرینە دەستکردەکان ماوەسا شیرینە دەستکردەکانە ها ئەوەی وا شیرینە ئەڵێن وڵا شەکر بەرز ناکاتەوە ڕاستش یعنی مەسەلەن بۆ نمونە ستیڤایە بۆ نمونە شەکری ئەسپارتام و جەماعەتەکەی هایکەنە ناو چاوی ڕاستە ئەمانە شەکر بەرز ناکاتەوە بەڵام گرفت بۆ ڕیخۆڵە دروست دەکا بەڕاستی ئەو شەکرانەیت ئەوە گەر زۆر بەکاری بێنی بەڵێ بەد ئێمە باسی نانە باسی زۆر بەکارێ نانەکەین ئێمە زوار بار هین بەرکەوتە ماوەسا لە بیرمان نەچێ لە بیرمان نەچێ ئێمە لە بانگی ڕەمەزانە باسی خوو بۆ مناڵ مشکلەیە چونکە تۆ مناڵ فێری شیرینی و کرد بە بەردەوامی خەریکی شیرینی بوو ئەبێ بە خوو وازی لێ نائەنێ مناڵ یعنی بۆ ئەو کاتە زەرەری نییە بەس بۆ ئایندێ هەیە ئافرین ئەوە مشکلەکە تۆ خویەک خو چییە خو ئەوەیە کە تۆ لەسەری بەردەوام بی هەموو ڕۆژە چکلێتەکە تۆ یەک ڕۆژە یەک دارێ بەس مشکلت باوەڕکەم ماوەسە یعنی ئەمە بەم شێوازەیە یعنی ئێمە مشکلەکەمان لەکوێیە لەو زیادە ڕەویە من لە هەندێ مەجلیسا بوومە معقول نییە تۆ دا لوقمە قازی بخۆی دا کولیچە بخۆی دەش شەربەت بخۆی لەگەڵای ئەمە مشکلەیە کاکە ئەی خۆی خۆت ئەزانی هەبی خۆی نەفەرەکە شەکری هەیە شەکرە نەخۆشەکەی هەیە نەخۆشی شەکری هەیە خوا کاک دکتۆر پرسیاری لێ بکەم لەباری فەرموواسا باس شکلێت چەوری و شەکری زۆر ئێستا مناڵ قاوە ئەخوا بەڵێ شکلێت و قاوە هەر یەک شتن یا جیاوازە مادەکەیان جیاوازە مادەکەی دروستکردنەکەی جیاواز هەندێ مەسەلەن چکلێت هەیە بە ڕۆن دروست دەکرێت بە ڕۆن و شەکر و ڕەنگە ئیتر خوازانێ شەکرەکە چییە زۆر ئەمە یەک دوویش ئەوەی تر قاوەش تەبان ئەوە بوو مشکلەکەمان لەکوێیە ماوەسا تۆ لە جژنی ڕەمەزان لە بیرمان نەچێ تۆ مەعیدەت بچووکەوە بووە ڕاهاتووە لەسەر کشاندنی کەمەوە بووە تۆ بەیانی ماشەڵا نانێکمان خواردو وایە نانێکی قورسە خواردو دوایی چکلێت قورسە وزەیەکی زۆری تێ
هەر کەسێک چکلێتی خوارد بێ ئەگەر مەعیدەی تۆزێک تەواو نەبوو بێ ئیلا ڕۆژە وێرانی کردووە وێرانی کردو مەعیدەی تێکداوە ئەمما وەکو خۆت و تت وەکو مامۆسای شووتی دوای نان خواردن تا گەڕێتەوە بۆ ئەمە وەڵا یەک بە کورتی ئەکرێ بڵین لە بری چکولێت شتی تر بەکاربێنین بیکەینە کولتورەکە بگۆڕین بەدیل خۆی سیرکە بەدیل بە بەردەوامی مەڵین بەدیل کامە کەمترین پرۆسس کراوە ینی خورماکە ئەگەر بب خەڵک بیخوا خورماکە یان ئەگەر چکلێتێک لە میوەیەکی طبیعی هەرچەنە ئەویشەها چکە ئێمە پسپۆری خۆراکراوە یعنی چکلێتێک ئەگەر سەرچاوەکەی خۆراکی تەواو بێ یعنی میوە بێ مەسەلە میوەی وشکراو بێ ئەمە تا ڕادەیەک ئەقل و بین بۆ ماڵی جەنابتان مایکەکەن خوا سەعبەت سەوت بۆی بگا هەر چکلێتم بدەن هەر چکلێت دێنێ ئەی ناکرێت شتێکی ناڵێن مەگەر خورما ئەگەرەوە بێ خورما یان دەست خۆش ماڵ سەعبەت عەفو کاک دکتۆر تو ئەنجا ئەوە بڵێ من طبعا مامۆستا سالار بەڵێ ئێمە لە مانگی ڕەمەزانە با بڵێ بە تایبەت لە مانگی من خۆم پسپۆری خۆراکم طبعا ماجستێرە من ماجستێرم لە خۆراکێ دکتۆرام لە خۆراکێ پرۆفیسۆری ئایدەدەرم لە خۆراک نزیکی 150 توێژینەوەی زانستیم هەیە لە خۆراک 34 چاپتەری کتێبمان هەیە هەر لەسەر خۆراکە بەڕاستی 20 ساڵە من دەرسەڵێمەوە 20 ساڵ لە زانکۆ من دەرسەڵێمەوە ویستمان اینجا پسپۆری ینی باگراوندی من بە کەلۆرۆس و دیبلۆمی باڵاکەم لە تەندروستی گشتیە ویستمان من خۆم ویستم حەزمە کرد ئەم زانستە ئەم علمەیە کە پێمە بیهێنم بە زمانێکی ئاسایی بیگەێنم چکە لە سۆشیل میدیا خۆتەزان چی زۆر بابەتێکی گەورە وڵات چاگەیشتۆ شێفتیان مادام شێفتینی بەس تخواڵە با ئەمەش بپرسم جار هەستم پێکردی تااقەتە نەما بۆ چوو دکتۆری تر پێێنە ئەوە چی بوو بووە نەوەڵا خۆی خودی خۆی چۆن بووەوە من هەر بە مامۆستا عەباسوانی شم تجاری وا هەبوو ئیشمان بۆ دروستە بوو یان نەکەوەیش ئەو بابەتانەی کە زۆر گرنگ بوو بابەتی گرنگ هەبوو دکتۆرەکانی تر ئەوان پزیشکی پسپۆری خۆراک بوون ئێمە پسپۆری خۆراکی ئەوان زۆر شارەزا بوون دەو بوارەیە هەرچەنە مەجال بووایە با خەڵک ینی پسپۆرەکانی تریشم بانگەکە ئەوە متەواضعیە ئەوە مهمە بەڕاستی تر ئامانجەکەی پەیامەکە بووە مهم ئامانجەکە گەشت دەست خۆش بەدڵتان بوو دەست خۆش پێشنیارێکتان بۆ ئەەکەم پێشەوەی من و پێم خان قسە بکەین ئەوە بە دوور درێژی گۆرانێکی تری دێ وا بکەین ئێ باش کاگ میران چی کەتان شتێکی جەژنانە ئەمەوێ سپاسێکی شێف دیاری و شێف شەیما بکەم بە درێژایی مانگی ڕەمەزانە ئێمە بەربان عەزیەتی زۆرمان بۆیان بوو زەحمەتیان نەکێشە شێف شەیما وتی سپاس دەکەم شێف گیان وتی شتێکمان داوا کردووە نەتان خوێندووە یا ڕەسوڵە یا شای مەدینە لەسەر ئیجازەتانەوە خوێنمەوەی شتێکی شادە و ئینشاءالله پێشکەشی ئەوان یەکەم و پێشکەشی هەموو خۆشەویستان يا رسول الله يا شي مدينة يا شي مدينة هركس عاشقتا دلي مشكلة دلي مشكلة رسول الله يا شي مدينة يا شي مدينة هركز عاشقتا دلي مشكلة دلي مشكلة هرخم بساقي قبي صوزيتو قبي صوزيتو نالا ياسيان بار دور مرقديتو دور مرقديتو يا رسول الله يا شي مدينة يا شي مدينة هركس عاشقتا دلي مشكلة
مشكنا يا رسول الله ناوتشن خوشا ناوتشن خوشا أراقت قولا وقربان بونت وانا وشا بونت وانا وشا يا رسول الله يا شي مدينة يا شي مدينة واي هركس عاشقتا دلي مشكلة دلي مشكلة واي مدينة خوشة بهشتي خوايا مدينة خوشة بهشتي خوايا درقاي رحميتو هر آوالايا هر آوالايا يا رسول الله يا شي مدينة يا شي مدينة يا كس عاشقتا دلي مشكنا دلي مشكنا اي بما مدينة لبو عرزي حال لبو عرزي حال لشرمي حالم زمان بوالا زمان بوالا يا رسول الله يا شي مدينة يا شي مدينة هركس عاشقتا دلي مشكلة دلي مشكلة صلوات وسلام بحد بأنجام بروحي باكت قربان شي خير الأنام صلوات وسلام شن شيرينا شن شيرينا بروي باكي تو قربان شاهي مدينة شاهي مدينة يا رسول الله يا شي مدينة يا شي مدينة هركس عاشقتا دلي مشكنا دلي مشكنا ئەی دەنگتان نەرسێ کاکە میهران گیان هەر بێەوەی بن لەشتان ساڵمان عاشقی پێغەمبەری صلى الله عليه وسلم إن شاء الله بەشنیاییەوە فەرموو مۆس عەباس ئەزمونێکی خۆش لەگەڵ تۆمارکردنی بەرنامەی نیهان شتێک کە لە یادتا مابێت والله خۆ ینی پێ و شانازیەکە بۆ هەموو ئەرشیفەی کە ڕاست ڕۆژێن لە ڕۆژان لێرە لە بواری کاری میدیایە لە دوای خۆی بەجێ هێشتەوە بەڕاستی کاتیاوە ڕێدەیتەوە لەگەڵ سەدان و زانای گەورە لەگەڵ دەیان پیا و چاک لەگەڵ دەیان بانخواز مەسەرەن دانیشی گفت و گۆ لەسەر و بابەتانەکەی ئەمانە بیرەوەری گەورن ئەمانە شتی جوانیان لێوە فێرەبی هەم لە ڕێگەی تۆشەوە مەسەلەن پامێکی جوانە دەن بەو خەڵکانە ئەمانە ینی ڕۆژێ لە ڕۆژان چ ئێستا کە بە خزمەتیانەگەی چ ئەوان مەسەرن کە لە دنیا بەجێ ئەمێنن بە جۆرێک لە جۆرەکان هەستێکی کە تۆ کارێکی زۆر گەورەت کردووە ئیدی من ئەم ساڵ ینی بۆ یەکەم جار بە خزمەتی چەند مامۆستایەکی تازە گەیشت بۆ یەکەم جار بوو هەم بێنە پێیام هەم لە من لە خزمەتیشان نابم بەڕاستی ینی مامۆستایی بەڕێزی وا هاتۆتە ئێرە
من ئەوە بڵێم ینی زۆر ئەمڕۆ زۆر متاسیر بووم بە یەکێک لەو مامۆستا بەڕێزانە کاتێ بانگێشتم کرد زۆر بە درەنگ بەدەستمەوە هات ئەوەی کە ئیش و کاری هەبوو لەوەی کە التیزاماتی هەبوو بەڵام دڵی نەشکاندین سپاسیەکەین وتم سیارە بنێرم بە شوێن تا نەیهێشت سێرەکەم بە تەکسی هاتووە بۆ ئێرە لێرەوە کە کاتیمان گرت و لە خزمەتیان نبووین و ڕۆشتینەوە بارانە باری بەڕوا بکە چەتری هێنابوو لەگەڵ خۆی هەرچی تەکلیفێکم لێ کردووە هەرچی لێی پاڕاومەتەوە مامۆستا تکات لێ یەکەم خەجاڵەتم چۆن بەم باراناچیتە دەرەوە ئەخروان نابێ بەڕاستی ینی نەیهێشت و نەیهێشت بەم بارانە بە چترەکەی خۆیەوە زۆر متەوازعانە بڕوا بکە بووم بە قەترەیەک ئەو هەر نەم ئەزانی چۆن ماهەڵاوای لێ بکەم تانیوێ ڕێگە چوم لەگەڵیان نەمەزانی حەچی تەکلیفێکم لێ کردووە خۆم و برایان لێرە لە پەیوەندیەکان نەیهێشتاری ئەو بکەین کاکە سیاری شخصی سیاری پێیان بەڵێ دەستخۆش ناوی ئەو مامۆستا وەڵاهی نازانم ینی با بمێنێتەوە بۆ لای ئەو بۆ خۆیەکە با بمێنێتەوە بۆ لای خۆی پەروەردگار ینی بەڕاستی دوانەیەکی فێر کردم کە ینی هەرگیز لەوانەیە نەمخێندبێت ئەو ساباز بە درێژایی کاری ئەلامی بڵێ لە پێش 2000ەکان و لە دوای 2000ش کە تقریبا پێکەوە بووین بڵێ لە زۆر وێزگایشت کردو بەرنامەی سیاسی هەواڵ بڵێ ئەوە لەگەڵ میهانی قورئان و تێکەڵاو بوون لەگەڵ قورئان و ئەم بابەتە هەرێکی و ئەزمونێکی خۆی هێرێکی و تاونەزەدێکی خۆی هەیە بڵێ ڕاستە ئەگەر مامۆستا عەباس اختیارکردن لە نێوان ئەو بابەتانی پێشکەشی کردووە کامیان هەڵەبژێرێت زۆری ینی من ئەوەڵەن بە هەموویەوە ڕاستی شانازیەک هەموو یەرسەرەت و هینێکی گەورێ سەرمایەکی گەورەیە بۆ کەسایەتی معنەوی من وەسپاسی هەموو ئەو بەڕێزانە شەکەم کە لە خزمەتیان ئایشم کردەوە بەس بەڕاستی ئەوەی لە پەیاما کردومە لە 2010ەوە لە خزمەتی و بەڕێزانەیە هەر هەمویان با ناوی هیچ کەسیان نەڵێم لە بەڕێوەبەرەوە تا برایەک کە لە خزمەتیا بووین شانازی بە ویشانەوەکەم کە لە پەیاما کردوم بەڕاستی ئیشی دانسقن ئیشی دڵسۆزانن ئیشی جوانن ئینشاءڵڵا پەیامخانیش بۆ جەنابیشتان ینی هەست بەو گەورەیەکەن کە بەڕاستی بەشێکن لە مەشی بەگەن خۆدین مەکە بەم جەژنە بڵێ ئەوانە هەمووی مامۆستا عەباس و دانا و مامۆستا سالار پێشکاریەوەی کە کردووانە ئەوانە ئێمەی دروست کردووە بڵێ بەڵام ئێستا گەر بڵێن مامۆستا عەباس لەوانە لە هەر هەمووی ئەگەر لێرە بە دواوە درێژە بەکاری ئەلام بین لەگەڵ کامیانە حەزەکەی دەست و پەنجە وەکو بەرنامەیە وەکو کەس وەکو بەرنامە وەکو بەرنامە وەکو بێژەری هەواڵ بڵێ مامۆستا عەباس وەڵا بە هەر لای مامۆستا عەباس بمێنینەوە مامۆستا عەباس من شتێک لە بەرنامەی نهانی قورئانم یەک دقیقە با من شتێکی تر لەباری بێژەریەوە بڵێم من وەکو بێژەر هەمیشە ینی کەسایەتی ماوە ناسراوە با بڵێن فلانی موزیە یا فلانی بێژەر ئیدی دەنگم جۆرێک لە تۆنێکی تایبەتی هەبووە لەو بابەتەیە کە پێی ناسراومەتەوە ینی زۆر شت هەیە هەر ئەم ئێوارەیە کاگاریان نوێژیان نەکرد وتی کاک عەباس وەرە نوێژێکمان بۆ بکە نوێژی عیشا پێش نوێژی وتم وەڵاهی وەڵاوەزانم کاک دکتۆر محەممەد بوو وتم وەڵاهی کاک دکتۆر سۆتی من خۆش نییە بەداخەوە ینی خۆزی خۆش بواە بۆ قورئان خوێندن کاگاریانی ژوتی وەڵاهی کاک عەباس بۆ خۆش نییە کە پێش نوێژی بکە بۆ باشەیەکێ بمرێ و هەر شاری بەسەرا بخێنێتەوە جا ئینشاڵڵا هیچ کەس نامرێ و بەس تقریبەن ینی ئەزمونێکمان هەیە لەو بابەتەوە ئەڵێن یەکێک لە میوانەکانت بڵێ لە بەرنامەی نهانی قورئان بڵێ معجەبی دەنگت بووە بڵێ وتێتی دەنگی تۆن زۆر بەدڵە قورئانی لێک بۆی بخوێنە حەزەکە خۆی بیژێرە بیرتە وتێتی چی پێت بیرم نییە ئەو زانیاریە تەواوی زانیاری چاکم دەستەکەوێ من نییە زۆر ڕۆژانە مەشغوڵم ڕووداوەکان بەسەرما تێپەڕن خۆی لێ لابا تەسەوڕەکەم بیری بیوتایە ئەگەر بیریشم هاتەوە کرد خۆی لەسەر زاری ئەگەر بیریشم هاتەوە ئەیڵێم یەکێک لە بێژەڵم شتێکی خۆش ئاریان گوێن نێبوو مامۆستا سالار کە مامۆستا عەباسێکی الله ئەوە ڕەمەزانەوە لەگەڵ شێخ فاتیحا بەرنامە کرد الله وەرگرتووە هەر جاوە لەسەرە و ئەڵڵایە دوسێ ڕۆژ لەمە پێش کە ڕەمەزان بوو میوانێکمان هەبوو
بەسەراتی زۆر خۆشی گێڕایەوە ینی بەڕاستی شانی بڵێ ئەڵڵا کەسم زۆر درێژ کردەوە وەڵا نەمزانی لە کادر نەما کاگاریان کادریدا بە میوانەکە کاکشێخ ئاوایەکی لێ کردم تەمان ئەوە نەمان بین بوو تی وەربێژ جۆمێنەتی ئەوەی منە نەیڵی جارێکی تی بڵێ سوبحانەڵا بڵێ شتێکی تر بۆ مەڵای منەڵی نان بۆ نانەوە گۆشتی جا نەفەرەکەوی کە داوای لێ بەڵێ بەڵێ ماوە ساباس نەڵم ڕووی خۆی لێرەیە دەنگێکی تایبەتی هەیە جا ئەو میوانە زۆر معجەب بوو بە سەوتی وتی وەڵای داواکارێکمە من زۆر معجەبی سەوت بکەم کە مردم شعرێکم بەسەرا بخوێنە جاکە گارامیش بۆ یەوتی یەکلۆ میوانە بە ڕێزانەیە لە میوانەکان بووە تەمەنەوە خۆ جێگەی شانازیە باسییانەکەم من لە خزمەتیانم دەست خۆشە ماوە ساڵ هەرچی بۆ ئەم کاروانە ئیسلامیە بیکەی هەرچی بۆ ئەم خەڵکە ئازیزەی کوردەواریمان بیکە هێشتا هەرکەمە عباس لە نەوەتەکان لە ڕادوێی هەورامان شارە زوور هەورامان شارە دوایی لە تەلەڤزیۆنی کۆمەڵ کەناڵی بەڵە هەڵەبجە هەڵەبجە دوایەوەی بەیانانی کۆمەڵن جا دوایە ڕادوی مرکزی ماوەیەک لەوێزا لە تەلەڤزیۆنی سلێمانی دوایی کەناڵی ئاسمانی بەڵێ دەست خۆشما ساباس چینە لای پەیام خان پەیام خان تو ئێستا دەستپێکی هاتنە ناو ئیعلام دوای ئەم بەرنامەی حەزەکەم بزانم ئایا درێژە بەم بەرنامەی ئاوا بچیتە ماڵە هەژارەکان چکەوە بەڕاستی پێویستی بەدڵە ینی با پێ بڵم ینی یان حەزت لە بەرنامەی چییە سیاسی خێزانی یان هەر لەم ستایلێ وانێ کاکدانە بێگومان هەر کەسێک لە هەر دەستگایەک ئیش ئەکات پێویستە ئەوە ڕای هەمووانی لەسەر بێت بۆ ئەوەی کە بتوانێت بەردەوام بێ لەبەر لەو بوارێکە ئێستا ئیشی لێکە یاخود لە بوارێکی جیاوازترە بۆیە من ناتوانم ڕاستەوخۆ سەر بەخۆیانە ئەو بڕیارە بەم ئایانی حەز و خولیا و ئەو وتی کە تۆ کاتێک ئەڵی بەردەوامبی ئەو پێویستی بە بڕیاریانەکە من لێرە بەردەوام وەکو حەز و خولیای خۆم من خۆم ئەم هەموو معاناتی فەقیر و هەژار و وڵاهی ئەوە دڵێکی نازانم بڵم چی ئەوێ زۆر زۆر قورسە بتوانی لەگەڵ ئەو کەسانە بەردەوامبی لەبەرەوەی کە ئەو خەم و ئازار و مینەتیانیان ئەبینیت تۆ ڕۆژانە بەردەوام ئەم کەسانەیەتەوە بیرێت لەگەڵ خەم و ئازارەکانیان تێکەڵ ئەبیت زۆر قورسە ئەڵێن پەیام خان لە یەکێک لە ماڵەکان بە تایبەت لە عەربەت باش کردیایی باسی ئەو گریانەمان بوو بکە بۆ کامان ئەڵێن لە عەربەت بەڵێ یەکەم بەرنامە بووە یەکەم ڕۆژمان کە ڕۆشتین بۆ تۆمارکردنی بەرنامە من ڕۆشتینە عەربەت لەوێ سەردانی دوو خێزانمان کرد هەردووکیان بەڕاستی چونکە بۆ من یەکەم ئەزمون بوون و من بۆ خۆشم بەرامبەر بە کەسێک کە فرمێسکی چای ببینم ناتوانم خۆم ڕابگرم ئیتر کە من ئەوانم بینی گریان نەمتوانی خۆم کۆنتترۆلکەم یەکسەر لەگەڵیان دڵم پڕ بوو هەرچەندم کرد نەمتوانی فرمێسکەکانی خۆم شارمەوە لەگەڵ ئەوان دڵم پڕ بوو گریام و هەموو کاتێکیش لە دوای تۆمارکردنی بەرنامەکە من بەردەوام پرسیارم لە بەڕێزان کردووە وتومە خوا ئەو فڵانە خێزان هیچی بۆ کرا هاوکاریەکانی پێگەیشت چیان بۆ کرا ینی بەردەوام لە خەمیانە بەردەوام لە خەمیانە دڵم لەلایەنە ینی ئێستاش ئومێدەوارم ئەم جەژنە بۆ ئەوان جژنێکی زۆر خۆش بێت وە کۆتایی خەم و قورسایی ژیانیان وەڵامی پرسیارەکە وەڵامی پرسیارەکەش بەمەوە سەبارەت بۆ حەز و خۆلیای خۆم من وەکو ئەوەی کە خۆم ئافرەتم وەکو خولیا و کەسایەتی خۆم حەزم بە ئیشکردنە لە بواری کۆمەڵایەتیە هۆشیاریە هۆشیارەکە ئیتر ئەوە من ناتوانم بڵم هۆشیاری تەندروستی لەبەری کەسانی پسپۆر هەن و هۆشیاری خێزانی پەروەردەیی و بە تایبەت ئەوەی کە من زۆر حەز ئەەکەم ئیشی تیا بکەم لە هۆشیاری خێزانی و ئافرەتانە
لە هەندێک لایەنە با ئەو شانەی تر وردەکاری بمێنێتەوە بۆ یەکێک لێو نەدزێ ئیتر لەبەرەوەی فکری باشمان هەیە بۆ ئیشکردن نانەخەمە بێ خواردن نییە یاسانی پسپۆڕی ناوت پەیامەیان ناسناوە و لە خۆشەویستی کەناڵی ئاسمانی پێیان ناوی پەیامە دۆ خۆدەم جوانە پەیامی پەیامە لەوانەیە کەناڵی پێم لە خۆشەویستی منەوە ناویان هەڵبژار بێ کاتی خۆی نامن هەر بە خۆم ناوم پەیامە و ماڵەوە بەس لە ماڵەوە بەناوی لە ماوەی ئەم مدەی پێشکردنی چەند پێشکردن ئەوتمان چواردە ئەم چواردە ئەڵلقەیە چ شتێک تووشی ناڕەحەتیان بۆ نمونە پێشتر تەسەور ناکرد لە ئەعلامە ئەم شتانەژە بچکە باەک شتێ پێ بابەتی ئەلام و دەرکەوتن سەر شاشی خن حەزەها دەکرد بێگومان بەڵێ مەبەستەکەتان باش دەیەگەم ئەوخۆ منیش ئەلەو بوارە بەڵام ئەگەر توێ حەق خۆی پێبی هیتە ناو بافەر وسە سەڵی لە جەژ خۆشێ دیوەمە مسا ئێمە لە بەرنامەیە خەڵک لە مزگەوت و لە عیبادەت بێگومان کەنیکیەوەی ئیعلام ئەگەر حەزت لێ لە بەکاری بکوسە لەماوەی ئەم چواردە ئەڵقەیە تووشی چی ویتەوە کە خۆت بۆ ئامادە نەکردن من سەرەتا وەکو پێم وتن کە من سەرەتا دەستم بەم بەرنمەیە کرد بۆ من قۆناغێکی زۆر تازە بوو لەبەرەوەی من ئەکرێ بڵم هەرگیز بیرم نەکردێتەوە لە بوارێکی لەو شێوەیە ئیش بکەم بۆ من زۆر تازە بوو و سپاس بۆ خی گەورە ینی چونکە لێرە زۆر هاوکاریان کردم ئەتوانم بڵم بەرنمەکە بۆ من زۆر باش ڕۆی بەڕێوە و هەر لە یەکەم بەرنامە و بەرنامە دوای بەرنامە من زیاتر شت فێر بووم زیاتر توانیم کار ئاسانی تر بێ بۆ من و باشتر بڕوا بەڕێوە خۆش پێویستەکان ناو بڕێک وەرگین پشێک ئەدەین دواتر پشێکی کورد جەژنانە بینەرانی عزیز ناوبڕێکی کورد وەرەگرین و دواتر لە بەشی سێمی پرۆگرامەکە شتی جیاوازتان پێشکەشەکەین لەگەڵمانە بمێنەوە. هي مدد 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 هو مدد يا سبحاني هي مدد 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 هو مدد يا سبحاني شي عظم رسول الله 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 يا صاحب القرآن يا نائب سلطاني هي مدد 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 هو مدد يا سبحاني هي مدد 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 هو مدد يا سبحاني شي عالم رسول الله 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 يا صاحب القرآن يا نائب السلطاني باشو بالراس حربي الله الله باخي قلان لبربي باخي قلان لبربي كافر إسلامي نوا الله الله قرتو ميلو لسربي قرتو ميلو لسربي هي مدد 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 هو مدد يا سبحاني هي مدد 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 هو مدد يا سبحاني شي عالم رسول الله 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 يا صاحب القرآن يا نائب السلطاني لدردي بدرماني الله الله كوتو مسار قرداني كوتو مسار قرداني بجوابي لم تراني الله الله شبكم جرقم براوة شبكم جرقم براوة هي مدد 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 مو مدد
ناوت قرانا أرينا وتسر دفتر عزيز عزيز يانا پیغمبرانا يانا پیغمبرانا أي مدد 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 ومدد يا سبحاني هاي مدد 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 ومدد يا سبحاني شي عالم رسول الله 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 يا صاحب القرآن يا نائب السلطاني صلاهم كل يارم بدلك غم البارم صلاهم كل يارم بدلك غم البارم تلافزك زور شيرين يارم عليك دوا يارم عليك دوا هاي مدد 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 هو مدد يا سبحاني هاي مدد 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 هو مدد يا سبحاني شي عالم رسول الله 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 يا صاحب القرآن يا نائب السلطاني دان نارسبێ هەر بێەوەی بن کاکدانە دەفە ڕۆح حتا بە بەری وەس کۆرە هەر ئێمە سی ڕۆژە لەگەڵیان سیاوت من نەبووی بە دەروێش وشتیا کۆرە هەر ئەو لا دەروێش عاشق طبعا ئەزمموی زۆرمان لەگەڵیانە سی ڕۆژ لەگەڵیان دەستخۆشیمان هەیە جا پێشوی بچینۆ لای میوانەکانمان حەسەکەم یەک پرسیارین فەرمیران وام کرد میران کولتوری ڕۆژهەڵات وەکو کولتوری باشوور وایە بۆ ئێستا ئێمە بەیانی لە نوێژی جەژنەگەڕینەوە ترسانمان چێشت و نانێکی باشیان کرد جێگاکدانە یەکشی خۆشی بۆ ژێران تەوان هەموو ئێوارەیەک لە کەناڵ کەنانمان خوێر منە سی ڕۆژان لەگەڵیانە بووم نان و لەگەڵیان نان بەخوا ئێمە فاسۆلای یەکێک کە لەش لە ئەساسیەکان لە ئێمانوان نەخێر نییە لە ڕۆژەڵات نییە هەر ئێترتی فاسۆلای کوشتینی لە من باشترین خزمەتە جا حەزەکەم بزانم کولتوری ئەوێت چۆنە مەسەلەن خانمان چێشت و نانەکەن دواتر ئەگەڕێنەوە نان و چێشت دەخۆین دواتر ماڵان بەسەرەکەینەوە لای ئێوە چۆنە وڵا مامۆساگەن هەروایە شێوازەکە تقریبان هەر وەکو یەکە جا پێشتر ئێمە کە بەس فاسۆلیاکەی تیان ئەوەتیانە لای ئێمە بەش لاڵێم خۆرش لای ئێمە خۆرشتی سەوزی تایبەترە لای ئێمە یعنی وەکو چۆن فاسۆلیاکە لای خەڵکی باشوور تایبەتر لای ئێمەوانێ دکتۆر باشتر بزانگیان پێکاتەکەی چییە؟ وڵا لوبیایە هەر ئەو کە ئێوەکەم باخلێت پێڵن چی پێڵنێکەکەم بە فاسۆلیاکە تقریبان شتێکی ئەوە جا سوورە ئەو مەزام سپیامێ فاسۆلیا ئەرەوەڵا ئەوە هەیە و لوبیاک تریش هەیە باخلێک پێڵن چیتی ئەوی شەیە جارجار بۆ دروستیەکەن و سەوزی هەر فاسۆلیای سپی سەوزیەکە کاگمێران قەیسی لێنن بەیانێنی جەژن وڵا تایبەت بە جەژن ناک بڵێم تایبەت بە جەژنە بەڵام هەیە لێرە کەوت بەڵێ بەڵێ وایە وڵا خۆی تر لای ئێمەش هەنێ شت هەیە تایبەتمەندی ناخواردنەکەشەیە لە بەیان بەڵێ جا کاتی خۆی ئەمە لە مزگەوت کە نوێژ ئەکرا هەر هاتینەوە کۆمەڵی گەنج بووین و برادر لە ماڵی مامۆستا دەستمان پێکرا ڕۆشتنی بۆ سەردان هەنی ڕۆشتنە خزمەتی مامۆسای گەڕەکەکەمان جەژنە پیرۆزەمان لێ نەکرد و بە دوای ئەوە چەند ماڵێکە گەڕاین و ئیتر هاتینەوە ماڵی خۆمان و بۆ کاتی نان و سەردانی قەوم و کەس و خزم و ئاشناوان جاوە باسی قەیسیتان کرد قەیسی شیرینە حەقە دکتۆر کۆمنتێکی لەسەر بدە نا قەیسی کوردی زۆر ترشە لەبارەی قەیسی خۆین قەیسی خەڵگەچە شەکری تێەکە قەیسی طبعاً خۆت قەیسی وەکو قەیسی وەکو خۆی باشترە لەوەی کە وشکراوە بێ چکە کە تۆ وشکێکەکەیتەوە شەکرەکەی چڕترە بێ زەیمە لە بیرمان نەچێ قەیسی ئاسایی بۆ جەژنێک تۆزیە بخۆی ئاساییە تۆ قەیسی بە تەنیا نایخۆی ڕاستە خۆیسی لەگەڵ فاسولیایە خۆش لە ینی بابڵین خواردنەکە فاسولیای تایە گۆشتی تایە ئەمە برنج لەگەڵە هەموو پێکاتەکانی لەگەڵایە بۆیە ینی خۆراکێکی باشە بەڵام زیادە ڕێوی جوان ئێمە لەگەڵ زیادە ڕێیم لە بیرمان نەچێ قەیسی ڤیتامین پۆتاسیۆمێکی زۆری تایە ڕاست یەک خراپە شەکر تێ نابێت شەکری تێکری
ئەبەدەن هەر نا پێویستی ئەوە شێ خۆجی خۆی قەیسەکەی شەکرەکەی چڕ بۆتەوە ناکرێت تۆ شەکری تێک ڕاست نا ئابدەن شکر لەگەڵەوە بێ بە پرۆسس کرا یەک مانگ من خەریک بووم بیپسی وازی لێبێنێ کاکە با بینێ وردە وردە ئازامتر لەم ئەخیری بەرنامە و جژنانە پێویستمان بە جژنانە ئەوانە تاان جا بینەرانی عزیز ئێمە میوانەکانمان دەستخۆشیمان هەیە بۆیان تەمان دوو شتەیە کاکدانە شتێکیان معنەویە بزانین چیمان پێشکەشەکەن یەکیشیان بە مادی بزانین چیمان پێشکەشەکەن با لە شێف دیاریەوە دەستی بکەین وڵا بامجار لە پەیامخان یعنی بە کورتی جەژنانەتانەوێت بەڵە جژنانەمانەوێت جژنانێکی معنەوی و معنەوی و مادی ئەمجارە لە پەیامخان بەڵام جار لە پەیامخانەوە دەستێک لە معنەویەکەوە طبعا معنەویەکە بەڵێ چیمان پێشکەشەکەی پەیامخان چیت حازر کردووە دوێنە کە تەلەفۆنم بۆ کردی وتم شتێکی باش حازرکە شتێکی پێ وتووە شتم پێ وتم شتێکی باش حازرکە وتی آخر ماوەسە ساڵەر وەکوچی وتم سەفتە گەڵا بێ دەفتەرە بێنە لەگەڵ گەڵامێ ئەوە هەیە گەڵامێژەیە ئەوەنێ گوڵ و گوڵزارمان هەیە لێرە ناتانێت ئەوە یاڵە بزانیت چیت من لەگەڵ ئەوەی کە جەژنانێکم هێناوە کە شایەن بە شانی ئێوە زۆر شانی شتی باشتر و تایبەتترن هەوڵم ما شتێک بێت هەم بۆ یادگاری بۆ هەمووتان بمێنێتەوە و مانادار بێ لە لای هەمووتان ئەگەر ئێستا گونجاو بێ حەزەکەم معنەویەکەمان جار آخر لەگەڵ ئەوە باش زۆر باش دەمجی کردو بەڵێ برا ئافرەت لێزانێ نوێشتەکە جا ئەمە ناویشی هەیە مە ساڵارەوە بزانام لە ناو لە کاتی پشۆکاوی ویسمان هەستکەن ئەمە پریاسکێ نازام خوێدانە بەشی هەبوومانەکە ئەمە کاک پەیوەند کە چوو وەلادەکان ئەمانی دەشان بەس مەساسی ئەبرد ئەو بۆ مناڵان ئەترسم پەیامخان مەساسەیە نابێ ئێستازانن مچیم هێناوە ئێستا یاڵە با لێرە دەست پێ بکەم قەچێکە لە شێف دیاریەوە دەست پێ باشە کادری عامی ئەگەر بنێ بەڵێ فەرموون جەژنانەی ئێوەیە بەس داواکارم هەمووتان وەریگرن دواتر بیکەن جوانە بەخوا شتێکی تایە لە ناو تورەکەکە تورەکەی کەیکایە یا ئەڵڵا جەژنانەکە تایبەتە و هەر یەکە بۆ خۆی تایبەتمەندیە گوەر ئەگرێ خوای من ئاسان بێ نەوەکو پرسیار و شت بێ وەڵا برا جوانە تۆ لە ژێرەواڵی گرێ فەرموون فەرموون ئەمە ئێمە بە نوێنەرایەتی برانی پشتی کامێرە و دەرهێنەر و بینەر و ینی بەناوی هەمیانە وەرمانگرتوانە ئێوە بیکەنەوە و دواتر پێتانەڵە با من و کاکدانا بیکەینەوە تۆ لەبەرەوەی کە لە ناو هەر یەکێک لەوانە پەیامێک هەیە بۆ ئێوە ئەمە من ئەمەی تایە یاسەلا بەڵێ لە ناو نستەلێ شیرینی بەڵێ لەگەڵ نووسینێکی شتێکی جوانە بەڵێ ئەوەی من نووسراوە میهرەبانی هەر یەکەتان دەسوچاو پەیامێک هەیە لە ناو ئەوە جژنی هەمووتان پیرۆز بێت ئینشاءڵڵا ئەو دیارە بە وەکو یادگاریکی جوان لە لای ئێوە بمێنێتەوە ئەمە ئاماژەش بەوە بم هەر یەکێک لەوانی کە نووسراوە ئەو کارتانی کە لە ناو زەرفەکە هەیە ئەوە خۆی بەشێک بوو لە بەرنامەی بەخشندەی لە بەرەوەی میهرەبانی هەبوو بەخشندەی هەبوو هەروەها ڕووناکی بۆ ماڵان و ئاسوودەی ئاتخواڕاوەسە ئەوە سەرنجە ڕاکەشان ئەو چێ نووسیوێتی ڕووناکی چێ تەبعی کردووە ئەوڵا لە شوێنێکی تایبەت ڕۆناکی ئەوە هەولێری واڵێ ئەزانی ئەوە سابەس دیارە ئەو کەس لەو شوێنی کە تەبعی کردو ئەوەی تۆ بوو منیش بەخشین بەڵێ ئێوە بە مەساگانی ئێوە چی بوو بەڵێ لە مانگی بەرەکەتە ئاسوودەی دڵخۆشی میهرەبانی شتەکە جوان بۆ هەموو ئەو خێزانانە بوو بێت و ئینشاءڵڵا ئێوەش چۆن بۆ هەمووتان تەزبیحێکی تایبەت هاتووە ئینشاءڵڵا
ئەوە لە خۆشییا بەکاری بهێنن ئەو هەموو ئەم وشانی کە لەناو هەموو ئەم زەرفانەیە هەبوو لە میهرەبانی و لە بەخشندەی و هەموو ئەمانە ئێمە لە ئاینی پیرۆزی ئیسلامەوە فێر بووین لە پەیامی قورئانەوە فێر بووین. پێم خان بۆ دەرهێنەر خۆتۆ بە درێژەی مانگ ئەو دەرهێنەر دیاری تایبەتی هەیە ئەوە خۆم دواتر بەڵێ بێگومان تایبەترە ئەی چۆن ستافەکە ئەوە تایبەتە ئەوان یەک مانگ گەورەی و سایزەکەی مهم نییە ئەوەی ناوەڕۆکەی ماناداریەکەی لە هەمووی گرنگترە ئەمە هەم مادی وە معنەوی بوو بەڵێ بێگومان ئینشاڵڵا بەدڵتان بوو بەدڵنیاییەوە دەست خۆش بێ لە خۆشییا بەکاری عباس بابزانین جەژنانە معنەوەکە چییە؟ هەردووکیان ئەوە بکەین باشە هەردووکیان پێکەوە بڕۆن باشە مادام پێم خان منیش ئەگەر چی شایانی ئەوەی نییە بەڵام هەر بەدەستی خاڵی نەهاتوو کردەواری ئەڵێ دیاری شوان یان شنیان هەڵەکۆ یان هەڵەکۆکە منیشی دیاریکیم تەوازانم بۆ هێناون جەژنانەیەک یەکیچان با بڵێن معنەویە باشە شعرێکی قانعە بۆتان یە خوێنمەوەم شعر قانعە شعرێکی تەنزامێزە ماشەڵڵا دەستی ڕەنگینە قانعی شاعر باسی میراتیەکە لە نێوان دوو برایە دوو برا باوکیان کۆچی دواییەکە میراتیان بۆ بەجێ ماوە ئەویش دانیشە برا گەورەکەی لەگەڵ براوچەکەیان لێ وەرە کاکە باوکمان وفاتی کردو خۆ عەفویکە ئیتر کاتیەوەیە من و تۆ میراتێکەمان دابەشکەین میراتیش ئەو کات یا چوونەتە خزمەت مامۆستایەک یا چوونەتە خزمەت قازیەک ئەو نەیویست و ئەمە بکە ڕاستی و توێتی پێویست ناکا بچینە لای مەلا و بچینە لای قازی و ئەوانە و من و تۆ براین و بۆ خۆمان و برایانە دابەشیەکەین و من برا گەورەم و غەدر لە تۆ ناکەم و تەسلیمی منی کاقە نەبێویش وتی دەی برای خۆت تۆ برا گەورە بەبوو بەسەر چاو ئەوشتانە و ئیتر وەکو بزانین قەنە چۆن بۆمان نەگێڕێت من بۆتان یە خوێنمەوە باش ڕێبازیش دەنگەکەم بۆ چاکە کاک ڕێباز ئیکۆی بەرێ ئێمە میرات بەوەردی جێم کەم نییە برا وا باوکمان ڕۆیی بە ڕەحمەت چاک نەجاتی بوو لە دەرد و زەحمەت باوک بۆ هیچ کەس نامێنێ تا سەر کوڕە و کوڕەیە لە کڵ بێتە دەر مەسەلەی مەشهور برامان برایی بەڵام بەو شەرتا کیسەمان جیایی ماڵەکە بەشکەین بێ مەلا و قازی یەک لە یەکتری چاک ببین ڕازی ئەو هێسرەشێتەی جووتەوەشێنە دای بنێ بۆ من هیچ دامەمێنە ئەو پشی لە جوانەی پرخەت و خاڵە چش با بۆ تۆ بێ ڕەونەقی ماڵە ئەو جووتەمانگەی زل و زۆرخۆرە کە یەکێ شینە و یەکێکیان بۆرە بۆ من دوو مریش کلاری و هێلکە کەر دای بنێ بۆ خۆت بەبێ دەردی سەر ئەو ماینە پیرەی زین هەڵچراوە مەرحومی باوکم بۆم نیداناوە بەشی تۆ لەسەر ئەم ماینە نییە باوکم فەرموویە خەتای من چییە مس و مەسینەی لە ژەنگا پواو دای بنێ بۆ من لە ساغ و شکاو کیتەڵە و گۆزە دیزە و دەرخۆنە هەمووی بۆ تۆ بێ لە تازە و کۆنە قەت پارە نادەی بۆ سپیکردن مسگەر ناناسی تا ڕۆژی مردن زرنگەی مەنجەڵ و زەحمەتی سینی لە خوام گەرەکە هیچ کات نەیبینی ئەو ئاوە ساردە لەو جەوەنە دای بنێ بۆ خۆت هەرپەی پێکەنە ئەو هیزەڕۆنەی کڵک و مودارە دای بنێ بۆ من چارم ناچارە لە دەرگای حەوشە تاوەکو و سەربان دای بنێ بۆ من سەر پاک هۆدەکان ئەمما لە سەربان هەتا ئاسمان هەمووی بۆ تۆ بێ بێکەس بنووسە هەر زۆر هەردووکیان بۆ من گاسوور و گاڕەش دوو سەگمان هەیە بۆ تۆ لە جێی بەش نەکا بۆی بێنە لە جێی بما نەکای بۆ بێنە نەجێی بماڵە هیچ ئەرکیان نییە و دوو گەماڵە
شەو تا بەیانی بەجووتەوە ڕن حەلەلیان لێکەی سیکیاوە درڕ برا وا ماڵمان تەواو بەش کرد هەموو بە زیادەوە بەشی خۆتت برد الحەمدولیلا بەبێ دڵیەشان جا بووینۆ لە یەک بە سەهل و ئاسان هەرچەند مەغدور بووم بەشی تۆ زۆرە لەبەر تانەی عام ڕازیم بەم جۆرە با خەڵکی نەڵێن بڕوانە حاڵی تەماعی کردە برای مناڵی ئەمە ئەڵڵای گەرە ئاوا پیا و تۆزێک ئاوا وڵا دەست خۆش بەخوار لەوانێ ئەگەرەوەشی تیا بایەت درێغی لێ ناکردیانی وڵا برا عادل بۆنجا شتێکی وت لە ناوەڕاستینەکەڵێ لە سەربان تا ئاسمان شتێکی وای تا سەربان بۆ من ئەترسم باگردێنەکەشی لەگەڵا نەبوو بێ دەستخۆشەڵایی جوان بوو ماوەسا دەستخۆشیمان وەکو تریش دیارەکی مادیم بۆ هێناون بەرجەستا گەر لێمی قبولکەن ئێستا لەم بۆ کسەیە ئەندێشتینی تایە وردە با یەکەم جارەوەی پێیامخان بدەم من مایکەکە و حەزەکەی بۆ وەگرم ناقی ناکەم ماوەسا باس من مایکەکە و ئەوەیەکی لێکی ئەدە باش ئەوەیەکی لێکین با تەرتیبیکەین دەی باش هەر لێن نەکەوێ با تۆ بڵێ پێم خانم دیارە تایبەتە جیاوازە لەیکی ئەو سەلەلاو بۆسەوەی کامێرەکەس بیبینێ هێنامە بۆ بینەر بیبینن جەنابتان شمڵ و مێخەک جوانە یا هەر مێخەکەەوە کامێن من نازم بەخوا ئەوە مێخەکە ئەمە وەزم تا تەڕیش کرد زیاتر بەڵێ ئەوە تقریبان ئێمە دوایی بۆتان باسەکەم بۆچی مێخەکە پرسیارێکتان هەبوو بۆ ئەم بە ڕێزانەش یەکی مشکێکم بۆ هێناون ئەمە مشێکی جەنابێت چاوەڕێ بووم کاهویەک بێنی بۆ شێویار ئەوە مشێکی جەنابێت خۆش بێ سەجان ئەوە با تۆ سەوزت دەست خۆش سابە بەش انشاءالله ئەمانە بۆ بە شێخ دەست خۆش ساباس ئەوەیەکی جەنابتان و لێمان قبولکەن گردمان هەزاکەن بەس بۆنی مێخەکە خۆش زۆر من زۆر حەزم بە بۆنێکی خۆشە ڕستان بێ انشاءالله ئەوە باوڵەی شتی کەلتوری هەورامانە و ماناو مەبەستی تایبەتیان هەیە و انشاءالله مبارەک بێ و بەخۆشی وەڵی ئەوە هەندێشتی تێکردووە یارە لەوانەیە هەر بۆ تۆیە بە عەدالەت ئەو بۆ پشتی کامێرەوە ئەوە بۆ پشتی کامێرە دەستخۆشی من تقریبا کە بیرم کردەوە چی بەرم دوو بۆنی تایبەتی لە ناخما هەیە ینی هەرگیز بیریان ناکەم یەکیان بۆنی مشکیە کە باوکم بەڕەحبەت بێ و خوافیکە ئەو کە هەمیشە یعنی ئەوەی بە بیرم دێ باوکم مشکی هەبوو کە مشکیە هێنایەوە بۆنێکی زۆر تایبەتی هەبوو دایمە بۆنی مشکێکی باوکم هەمیشە لە یادمە هیچ کات لە بیری لەگەڵ بۆنی مێخەکەکەی دایک ئەوە زۆر تایبەتە کاتێ سنگمانە نابە سەرمانە نابە سنگەوە بەڕاستی لە لای دانیشتی ئیدی ئەو بۆنە هەرگیز لە بیرمان ناچێت بۆنێکی کوردەواری زۆر عاجبە زۆر زۆر تایبەتە پیرۆستان بێ ئینشاءالله هەمیشە بەخۆشی گەم بەوانەی کە دایک و باوکیان لە ژیانە ماوە و ئەتوانن خزمەتی کەن ئەوانەی دایک و باوکیان لە دەستاوە ئەوان ئێستا تێگەن مامۆستا سالارا کە دایک و باوک لە ژیانە نامێنێت فەراغێک دروستە لە هەر تەمەنێکابی یعنی لە هەر تەمەنێکابی ئەوەی کە ئەڵێ پشتێ شکێ ئەژنۆ دەستکێ ئەتیۆبی ڕێگوایە ڕاست دەست خۆشمەوە ساباس سپاس بۆ دیارێکە و دکتۆرژیان وڵای منە دەبێ خۆراک بێ هەر ئاوە پرۆسس کراوە چییە؟ وەڵا خۆڕاستەکە پێمان بڵێ خۆی من سەیری خۆراکەکانم تەمان شێف دیار سەرخۆشیمان هەیە شێودیار تازە دایکی وفاتی کردووە گەورە لە دایکێویش خۆش بە لە دایکی ئێمەش خۆش بێتەوە شامین یاڕەبی ئێمەش دایکمان نانی لەم نزیگانێ دکتۆر جژنانە معنەوەیەکی تۆ چییە؟ هەرە بێ خۆراک بێ هەر خۆراک بێ معنەویەکە یان مادیەکە معنەویەکە هەردووکی؟ نا
ئەمە معنەوی نازانمەوەیان هیچ ئامادە نەکەن نا هیچتان پێ نەوتم بەڵام من پێم وتی بە تەلەفۆن نەوەڵاوات نەوت ئەرە وەڵا بەس پێشەوەی بە هەر باسی پرۆگرامەکەی خۆمەکەم مامۆستا فەرموو حەزەکەم ئەم وشەیە بڵێم یعنی زۆر یعنی لە بەرنامەکەیە بەڕاستی من دوو بەرنامەم کرد لە ڕەمەزانە دوو بەرنامە بەرنامەیەک لە پەیام کردم بەرنامەیەک لە بەخشین بەڵێ ئەوەی وتت حەزم کرد ئەوە بڕوە بەس ئەو ڕۆیشت لەوێ خۆم تەسویرم کرد ئەو بەرنامەی کە لە بەخشین ینی بابنم خۆم تەسویرم لەم جەماعەت تەسویرا کە جەماعەتی بەخشین و ئەو بەرنامەیە زۆر هیلاک بووم پێوە یعنی داڕشتن و یعنی چەند مانگێک خەریکی بووم وەکو ئەو بەرنامەی پەیام نەبوو ئەوەی بەرنامەی پەیام کتوپڕ بوو بەڕاستی ئەو بەرنامەی بەخشینە زۆر هەوڵم دابوو ینی وەکو لە پێیجەکانی بەخشین بڵاوبوونەوە بەڵێ لە کەناڵەکانیش بڵاو بوونەوە زۆر هەوڵم بۆ داڕشتنێکی بیر ینی فکری بوو ینی وەکوتم باسی ئەوەمە کرد کە تەندروستی تاک ینی هەدەفی قورئان و ئیسلام ئەوەیە و هەدەفی قورئان لەگە سونەتی پێغەمبەری خوا صلی الله ئەوەیە کە کەسێکی تەندروست و لەگەڵ شارستانیەتێکی تەندروست دروست بکەین ئەمە بابەتەکە کۆمەلگایەکی خێزانێکی تەندروست کۆمەلگایەکی تەندروست ئەمجا شارستانیەتێکی تەندروست بەڕاستی واتە پرۆژەی تەندروستی پرۆژەی تاکە کەس نییە پرۆژەی شارستانیەتێکە پرۆژەی ئومەتێکە ئاوا ناویم نابەڕاستی بەڵام بابەتەکەی تۆ سەیریگەن لە قەدەری خوای گەورە زۆر هیلاک بووم خوا هەڵناگرێت دکتۆر ئاراز برادۆستی یارمەتی دام بۆ ئەو بیرۆکەیە کە بانگی کردم لە هەڵەبجە من کورتەیەکی پێوتم لەسەر ئەومە من ئەلێەوە ماوەیە بەلەیسە بەڵام تەسەوڕەکەن ئەو بەرنامەیە کە زۆر هیلاک بووم دینی نەبوو بینەری نەبوو زۆر بەڵام یەک ڤیددیۆیەک لەسەر چەوەنەر کە ئێمە یەک ڤیددیۆیەک ئەوەی لەسەر لە پەیام کردو کە ئێمە هەموو جارێ وەکو پسپۆڕانی خۆراک ئێمە ڕەگەزە خۆراکیەکە تایبەت وەرناگرین گروپی خۆراکەکە وەرەگرین بەڵام هەر لە بینی خوینە بابەتەکانە باسی بینەر یانی چێچەوەنەرمان کردو بیان باسی برۆکلیمان کرد یا باسی بابەتێکی لەوەی 500,000 ملیۆن ڤیوی هەبوو کە من حەزم کرد ئەوە زیاتر ڤیوی هەبێ بەڕاستی جەژنانەکە وەڵی من خۆراکەکانم ئاوە تەسنیف کرد بەڕاستی هەر چەوەنەر بۆ نهێناگێت یا برۆکلی ئەی بۆ گۆشت نەبێ من هیم کرد بەڵام سێرم کرد گوێز بەڕاستی زۆر گرنگە هەرچەنە ئەوە من نەکرد لە گوێز باشترم بینیەوە ئێمە وەکو ئینسانی بسڵمان بەڕاستی ئەویش ئەگەر قوڵیکەن لێم خورما و ئاوی زەمزەم سەلامت بن ئینشاءڵڵا هەردووکیان پیرۆز لە خزمەتانە بورە کاک دکتۆرەوە عادەتی بەرنامەکەەوە خۆت تەوسیعەکەگەر خزمەتان من لەو برایانەوە دەست پێشمان سەبڕێزان حمەتی خوارد یاخوا دەستان خۆش بێەوە بەڕاستیەوە عزیێتان کێشە نشتان ساغ بێخوا ڕێز ڕحەکەم یا الله دەست خۆش دکتۆر گیان عزیێتی کێشە زۆر سپاس دکتۆر گیان هاوی زەمزەم مبارەک وتیانم بوو تەوان لە زەرفەکەشیە کاکدانە بەڵێ ئەوەی تریشی لەوێ بوو بەڵێ مازاکەتیانە بوو ڕۆژە من وا بڕوە مێزەکەم پڕابێ کاکدا بەڵێ من هەنێک قسەتە ڕادیۆکە ئایبی نییە دەست خۆش کاک دکتۆر گیان دەست خۆش بێ زۆر سپاس بۆ دیارەکە کەوان ناوی زەمزەم کاتی نییە ژنە خۆ دەزانی بەهایەکی خۆراکی گرن کۆمەڵەوە بەڵێ شتێکی زۆر حەق خورماش هەر بەڕاستی ئەوش ئەترسم ئەخر پاکێجینەکەی و تەرتیباتەکەی زۆر سەرنجڕاکێشە ئەترسم ناوەکەی شتێکی تراوەکەیەوە نییە شان تامە بەوازی بەمدان ڕاو بنێت هەر هێلکە نەبێ نەبێ واللهی من هەدێ نەکەم ڕاستیەوە ئێوەشی جوانە تەقدیم کرد بەڕامن سەر ڕۆمەوە پرۆسێسیە والله تقريبا بروفيز ئەوە چی یا الله والله وای هێنا یەکسەر بیخۆین چی وای هێنا بەخوات شیلکەوداری پێکەوت کێکە ئەمە چییە کورە بزانین والله کاکە گیان ئەمە
نموت بەخوا لە دەستە دێ بەڵی تاقیکەنەوە چۆنێک ئاخورێ هێکە ناخور برا ئاوە کاکەکی پێ زارمەوی بنێ وڵاتەخۆ برارۆ قورسە ئەگە بۆش نەخڕاسایی من لە شیرە هەڵکێشاوە چی گۆرەوە مرەبە ئەمە نەکڕ ڕستگە ئەمە هەر زۆر خەتەر دکتۆر جامە لە خزمەت داین قورآن تالێکی بکە تا دکتۆر ئۆکەیمان ناتێ نایخۆین تۆ هێلکەی سوێسکە و ئەوانە و بێنە بچوو بووە وەکو سێسکە وایە خەم نەبێ خوا مامۆستا سالار ئەسەین چی ڕەمەزانان حەجی هینی هەیە چیلۆ ئەوانەیە با لە بری منیش بیخوا کورە برا ڕۆبیبەری تێکەوتووە براکەم تۆ بەڕێزی کورە شێف دیاری کامیان هەڵبژێرم وەڵاهی کەمە وەڵاهی ئەمەیە باشترێکە ئەمە مامۆسالار باشترە بەخوا من هەر هێلکە خۆریش نیم ئەساڵی دەمەودی و خۆشە یان نەکاکە خۆشە ئێمە خزی چۆن دەبێ ئاوە براکەم ئەمە برا جوانەکە فەرموو ئەمە تو بەشی جوانی کەتانەکە تا تۆ مەیخۆ هەنا من وەکو سەحابەکان منە بم خوشبدانی خۆم ئەوی خۆم ڕەتەکەەوە نانا ئەو چاکەیە و واڵگرە بۆ قیامەت هاسی چۆن تەرتیبشم بکڕ وەڵا لێی نەما کەسی لێتێک لێ خزمەتانە فەرموو بەسمە دکتۆر جان فەرموو گەردیشمان هەزاکە دەست خۆشتاوە وڵی کاگاریان و کاکسالار پێیان کردم هات تۆش خۆشی توش بوو قورآن نا من وەڵام شەبابی خۆین عافێتان بێ شێف دیار عەفوەندانی شەبا لە کادرا دەرچین بەس خوا ئاریانجان زوم نەکەیتە سەر من ئەوە یعنی زوو بکە لەسەر من نەبەخوا کاتە خۆش وایە ئەوە هەمووشی سرکی تێکراوە سرکی بەهار وەڵای من پێدا بێخۆ ئەی چۆن کاکدانە تاوا کرد هەرە بێت تاوا بێ نەژۆشیوە ئەزام چۆن دروستە کردووە وەڵا زانم خۆم چۆن لە ڕووی پاک و تەمیزیۆ لە پێشینی کارەکان و پاک و تەمیزی ئەیبینێ ئەڵێ بە شێفێکیان دۆ خواردنێکی خۆت ناخۆیت خۆم ئەزام چۆن دروستم کردووە بەزانم دڵنیا بێتەوە ئینشاءالله وەڵای من کەوت ئەبێ نەویم خواردووە تەمەم دەستان خۆش بێ جژنانەیەکی جوان بوو هیوادارین بینەدانیش بە دڵیان بوو بێ بەس من پێم باشە ئەم خۆشەویستانە جژنانیان هەبێ بەڵام جژنانەکەی ئێوە بە کتاببوو میسک بێ و بابەتێکی یا قەینا ناڵین مادی و معنەوی مادیمانە معنەویەکە سرودێک تەرتیباتێکی خۆش بە وەری جژنە و ون مامۆسەلار حەزەکەی کۆتایی پێنی مامۆسەلار هیوادارین ئەم ئەڵلقەیەی جژنانەی پەیامتان بەدڵ بوو بێت بێگومان ئەڵلقەیەکی دیکەشمانە بێت لە خزمەت ئەم برایانە و کۆمەڵێکی دیکە لە پێشتشکارە بەڕێزەکان کە لە مانگی ڕەمەزانە لەسەر شاشەکانی پەیام بوون بێگومان هەم مامۆستا سالار هەم براشتان بەرنامەشمان هەبوو ئێمەش هەر لە ئیشەڵا باسێکیش لەواکەین ئەڵلقەی دووەمە بەرحاڵ تا ئەڵلقەیەکی دیکە لە جژنانەی پەیام هەمیشە لە جەژن و شادی و خۆشییا بن خواتان خاکی مدینە بۆمان دەرەمانە خاکی مدینە بۆمان دەرەمانە گەرد و گەرێدانە گەرد و گەرێدانە خاکی مدینە
قبول فرموي باواني خادم درقاتي قردو قردانا قردو قردانا خاكي مدينة باواني بومان درمانا خاكي مدينة باواني سورماي شاوانا يا فخري عام قيان 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 امان امان باواني شايشين شمايل فراقة قامت ضواني كردين وكمايل شاوي ضرواني قيان 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 امان امان ضواني جابوني وشاواني أبي بعشق